بەچاوی تۆ بەدڵداری و بە عەشقی تۆ سوێن بە دوێنێ بەڕا بردوو بە ئێستامان بەو پەیمانەی لە شاوێکی بەراناوی لە جێی ژواندا بەستمان قەسەم بە تۆ بەچاوی تۆ بەدڵداری و بە عەشقی تۆ سوێن بە دوێنێ بەڕا بردوو بە ئێستامان بەو پەیمانەی لە شاوێکی بەراناوی لە جێی ژواندا بەستمان سوێن بەو شەقامە چۆڵانەی یەکەم دیدار بەسەریاندا گوزەرمان کرد قەسەم بەو شاناسکانەی بە عەشقەوە لە دەمی تۆ دەهاتنە دەر یەکەم کەسی ئەوێتە بووی لەگەڵ هەناسە و خوێنی دوایین کەسی لە باوەشێ کۆتایی پێدێژینی یەکەم کەسی ئاوێتە بووی لەگەڵ هەناسە و خوێنیم دوایین کەسی لە باوەشت کۆتایی پێدێژینی دڵی عاشق سوورە گوڵێکی ناسکە مەیوارێنە قەسەم بە تۆ بەچاوی تۆ بەدڵداری و بە عەشقی تۆ سوێن بە دوێنێ بەڕا بردوو بە ئێستامان بەو پەیمانەی لە شاوێکی بەراناوی لە جێی ژواندا بەستمان سوێن بەو شەقامە چۆڵانەی یەکەم دیدار بەسەریاندا گوزەرمان کرد قەسەم بەو شاناسکانەی بە عەشقەوە لە دەمی تۆ دەهاتنە دەر یەکەم کەسی ئەوێتە بووی لەگەڵ هەناسە و خوێنی دوایین کەسی لە باوەشێ کۆتایی پێدێژینی یەکەم کەسی ئەوێتە بووی لەگەڵ هەناسە و خوێنی دوایین کەسی لە باوەشێ کۆتایی پێدێژینی یەکەم کەسی ئەوێتە بووی لەگەڵ هەناسە و خوێنی من دوایین کەسی لە باوەشێ کۆتایی پێدێژینی من